تا ئێستا کێشەی زەوی کشتوکاڵی کورد و تورکمانی کەرکووک چارەسەر نەکراوە، هەرچەندە ئەوان هیوایان لەسەر دنیایەک بەڵێنی بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان هەڵچنیوە، بەڵام ئەو جوتیارانە بەردەوامن و کۆڵ نادەن، هیوایان هەیە کێشەکەیان چارەسەر بکرێت. نوێنەری جوتیارانی مانگرت و پێی وایە بەردەوامی مانەوەیان لە مانگرتن زامنی پاراستنی سەر و ماڵ و ژیانیانە. وجودی ئێمە لەگەڵ وجودی نوێنەرانمان لە بەغا یەک مەوزوعێکە پێکەوە، ئەگەر من لە بیرکەن و خەڵکەکەم لە بیرکەن بمعنە خۆیان لە بیر کرد، فنابێ ئومێد ببڕین ئێمە و ئینشاءڵڵا یعنی هەوڵ ئەدەین وەکو چۆن بڵێم تەواصولمان هەبێ لەگەڵیانە ڕۆژ بە ڕۆژ هەتاکو ئینشاءڵڵا یعنی بیخەنە بەرنامەی کارە و ئیشی لەسەر بکرێ. نهائیەن ئومێدمان مەوجودە لەخوا بەزیاد بێت، چونکە وەکو پێتم وت بەس ئومێد ببڕین شتەکە هەمووی تێکەچێ گشتی وجودمان تێکەچێ. ماوەی مانگێکە جوتیارانی کورد و تورکمانی کەرکووک دژی بڕیارێکی سوپای عێراقی بۆ داگیرکردنی زەویەکانیان مانگرتنیان ڕاگەیاندووە. پەرلەمانتارێکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەڵێت بە درێژایی بەشداری کورد لە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق ئەوەندەی کار بۆ بەدەستێنانی دەستکەوتی حزبی و بەرژەوەندی کەسی کراوە، کار بۆ پرسە نەتەوەیی و نیشتیمانیەکان نەکراوە. بەداخەوە پرسی خاک و مڵکی جوتیارانی کورد و ئەو خاکەی کە بە زۆر لە دەستی جوتیارانی کورد و تورکمان لە پرۆسەی تعریب و تەرحیل و تەهجیرە لیان سێنراوەتەوانێ. بەداخەوە بابەتی سەرەکی و ئەولەوێت نەبووە بەلای سەرکردایەتی سیاسی کورد و بە تایبەتی دوو حیزبە دەسەڵاتدارەکەوە، ئەوەنەی کە وەکو ئەڵێن بە دوای دووشتەوە بوون، بە دوای پۆست و بە دوای پارەوە بوون. ماوەی زیاتر لە 2 مانگە سوپای عێراقی داوای زەویە کشتوکاڵەکانی ترکەڵان و تسعینی کۆن دەکات کە زەوی کشتوکاڵی کورد و تورکمانە، ئەمەش بە بیانووی ئەنجامدانی پرۆژە لە سەرە و زەویانە. هەرچەندە هەوڵەکان بۆ ڕاگررتنی بڕیارەکەی سوپای عێراقی بەردەوامە، بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە و سوپای عێراق سوورە لەسەر وەرگرتنەوەی ئەو زەویانە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.